بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش لەگەڵمانون بۆ پێشکەشکردنی یەکێکی دیکە لە بەرنامەکانی زامەکانی کۆمەڵگا. خۆشەویستان هەروەک هەمیشە هیوادارم تا کۆتاییم دیدارەش لەگەڵمان بن. باسی ئاسایشی تاک لە سەرجەم کۆمەڵگا جیهانیەکاندا باسێکی گرنگ و سەلمێنراوە. بەو واتایە هەر دەسەڵاتێکی سیاسی یەکێک لە ئەرکە هەرە گرنگ و هەستیارەکانی ئەوەیە کە بە تەواوی توانە لە ڕێگەی جومگە جیاوازەکانی دەسەڵاتەکەیەوە بتوانێت ئاسایشی هاوڵاتیانی خۆی بپارێزێت. لە هەمان کاتدا دەبێت یاسایەکی دیموکراتیک و ڕوونی هەبێت تاکو بتوانێت ئەم ئاسایشە گەرانتی بکات و لە ئەگەری پێشێلکردنی بە شێوەیەکی گونجاو لێپرسینەوە لە کەسی تاوانبار بکات. لەم ڕووەوە هەر سیستمێکی سیاسی پێویستە هەموو هەوڵی خۆی بە شێوەیەکی دڵسۆزانە بخاتە گەڕ تاکو تاکەکانی کۆمەڵگای خۆی بە شێوەیەکی تەندروست و لەسەر بنەمای ڕێزگرتن لە یەکتر پەروەردە بکات. هەر دەسەڵاتێک وەک ئەرک لەسەر شانیەتی بە مەبەستی جێخستنی عەداڵەت و دەستەبەرکردنی بواری کۆمەڵایەتی تاکەکان و هەروەها کەمکردنەوەی نایەکسانیە کۆمەڵایەتی و ئابوووریەکان و هێنانە خوارەوەی کە لێنی نێوان هەژار و دەوڵەمەند و لە پاڵەوانەشدا خوڵقاندنی دەرفەت بۆ گەشەپێدان و چالاکردنەوەی کەسانی هەژار و سڕینەوەی هەژاری بە شێوەیەکی هەمەلایەنە هەوڵی خۆی بخاتە گەڕ. ئاسایشی هاوڵاتیان بریتیە لە بایەختان بە هاوڵاتی بەبێ لە بەرچاوگرتنی هیچ هەڵاواردنێک و تاکی هەر وڵاتێک دەبێت بۆ دابینبوونی ئاسایشی خۆی توانای ئەوەی هەبێت خۆڕاگری بکات لە خۆی لە بەرامبەر دەسەڵات و هەروەها لە ئەگەری هەر جۆرە کێشەیەکی کۆمەڵایەتی یان هەڕەشەی تاکەکانی دیکەی کۆمەلگادا. بێگومان جێبەجێکردن و وەدیهێنانی ئەوانەی باسی لێوەکرا لەگەڵ زۆر فاکتەری دیکە دەبێتە هۆی ئالۆزی کۆمەڵایەتی و هەروەها سەرهەڵدانی دەیان دیاردە و خەساری کۆمەڵایەتی. لە میوانی بەرنامە پرسیارمان کردووە کە ئەمنیەتی تاکەکان بەتایبەت ژنان لە کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات و ئێران بەگشتی لە چه ئاستێکدایە؟ لە باسی ئەمنیەتدا ئەمنیەتی ژنان و کچان باس بکەین دیارە ئەمنیەتی کچان و ژنان مەخصوصاً بەهێڵەکان دیارە باش نییە و باش نەبوو نە لە ئێران و نا لە ڕۆژهەڵات و دیارە مافی هەر ئینسانێکەوەتە کچان کە لە ماڵ و لە محیتی کار و جێگاکانی گشتی بتوانن هەست بە ئەمنیەت بکەن و ترس و دڵەخورگان نەبێت. دەبێت کچان هەست بکەن کە کەس نەتوانێت مزاحمیان بێ و ئازاری جستەیی ڕوحیان بدە. کچان دەبێت بتوانن ئەو هەستیان هەبێت کە کوپیاوان دەتوانن ئازادانە و بەدڵنیایی بتوانن کار بکەن و بژین و تووشی ئازار و هەملەی پیاوان نەبن. بەڵام بەداخەوە لە ئێران وانیە و ژنان وەکو کەرەسە و کالای جنسی چایان نەدەکردرێ و تەماحن تێدەکرێ بە هەموو زۆر ئەزیەت دەکرێن و ئازاری دەبینن. لەو کۆمەڵگایەدا ژنان لە ترسی ئابڕوو و خەتابار بوون حتا مافی دیفاع و ئێترازیشیان نییە. ئەو ئازارانە لە مەتەڵە کوتنرا وەک هەمومان دەزانین دواکەوتن و قسەی ناحەز کوتن ئازاری دەرونی بۆ کچان و بۆ ژنان و حتا ئازاری دەستەی وەک خۆلێدان و ئەوانە هەمویان باعث دەبێت کە شکایەتی چکۆلەکردنەوەی باعثی شکایەتی چکۆلەکردنەوەی ژنان و کچان کە دەچنەوە مەدرسەی هەر لە منداڵی ڕاحەت بەوە دەکەن کە ئاسایشیان نین و هەمیشە تووشی مزاحمەتی پیاوان دەبن و هەمیشە دە ئیسترێس و دە ناڕەحەتیدان و ئەو ئازارانە باعثی نیگەرانی و ترس و دڵەقوتە و دڵەخۆرپە دەبێ و هەتا دە نهایەتدا تووشی نەخۆشی دەبێ وەکو نەخۆشی هەیەک وەک سەرێشە و بێخەوی و خەوی خراپ دەبێت و سەرڕایەوانە خەتاباربوون و دوای ئەو ئازارانە حتا خەتاباریش دەبن هەم لەلایەن خەڵک و لەلایەن کۆمەڵ وەکو خانەوادیان وەکو حزب و جیرانیشیان تووشی ناڕەحەتی دەبن تاوان متهم و تاوانبار دەکرێن کە ئەو تاوانبارکردنانەش بەخۆی دەبێتە بۆی خەساری ڕوحی دەرونی کچان و ژنان. دیارە ئەو شەرایطەمانی فعال بوون و کارکردنی ژنان بەڕادەی پێویست دەبێت لە کۆمەلگا و ناهێڵە جوان لە کۆمەلگادا دێنە دەرێ و ناتوانن استقلالی اقتصادیان هەبێ وەکو جا و خۆیان نیشان بن و حتا خانەوادەکانیشیان ترسیان تێدا ساز ببێ کە کچەکانیان تووشی ئازار بن یا ئەو ژنانە هەمویان ترسیان هەیە کە
نەکا کچەکان یا ژنەکە تووشی ئازار بن کاتێک دەست بە دەرێ و کار دەکەنەوە زۆر تەمایلیان نەبەوەی کە ژنان بێرن بۆ محیتی دەرێ و کار بکەن وا پێشی ئەو شتە دەگرن ئەوەش بۆ خۆی زەرەرێکی زۆری هەیە لە فعالبوون و لە خۆنیشاندانی ژنان کۆمەلگا دیارە هەر کاتێک مەسئلەیەکی وەکو فەرینات بێتە پێشێ کسان و ژنانی دیش زەرەر دەکەن و بە دەلیلی ترسیە خۆیان یا کەسوکاریان مەحدودیان دەکەن و پێشی فعالبوونی وان دەگرن یعنی ئەوە فقط فەرینات نییە لێرەدا کە تووشی ئەو حادثەیە بوو و ممکنە خدا نەکەردە فەریناتهای دیکە یان کەسانی دیکە کسی وەگوی تووشی مشکل بن و پێشیان بگیرێ و نەتوان لە دەرەوە کار بکەن و بچنە دەرەوە و زۆر مافیان لێوەربەگیرێ دیارە صاحب کارش داری وایە بۆ خۆی لە موقعیەتی خۆی نیازی کاردەرش استیفادە دەکات مەخسوونە گە کردبێ و یا ژن بێت بەدی ئەوەی خۆی بە بەرکەشتیار بزانێ یا تەماحی تێ دەکا یا بە متەهەمی دەکا و زۆر مشکلاتی بۆ ئەو کسانە ئەو ژنانە تێکدێنێ ئەگەر چاوێک بخشێنین بەسەر کۆمەڵگای ئێران و بە تایبەتی کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژ بە ڕۆژ شاهێدی تونند و تیژیە کۆمەڵایەتیەکان و هاتنە خوارەوەی ئاستی ئاسایشی هاوڵاتیانی کوردین لە ناوچە و شار و گوندە جیاوازەکان ئەمەش بێگومان بووەتە هۆی مەترسی بۆ زۆربەی تاکی کۆمەڵگای کوردی کە خۆی لە بەرامبەر دەیان کێشە و خەساری کۆمەڵایەتی کە لەلایەن کەسانێکی دیاریکراوە تەنگیان پێ هەڵدەچنرێ و دەبێتە هۆی کەوتنە مەترسی ئاسایشی بنەماڵەیی و شەخسیان. بۆ ماوەی چەند ساڵێک دەبێت کە کۆمەڵناسان باس لە پەرەسەندنی تونند و تیژیە کۆمەڵایەتیەکان لە ئێران و کەمتەرخەمی بەرپرسانی پەیوەندیدار لەم بابەتەدا دەکەن. تونند و تیژی کۆمەڵایەتی وەک دەوترێ بەرهەمی بارودۆخی ئابووری کۆمەڵایەتی و کەلتوری تایبەتە. هەژاری ئابووری ڕەفتار و نۆرمە کۆمەڵایەتیە دواکەوتووەکان و بوونی هەندێک کەلتوری دواکەوتووی کۆمەڵایەتی و گەشەکردنی جۆرێک لە کۆنەپەرستی لە پەیوەندیەکانی بنەماڵەکاندا وەک دەمارگرژی و غیرەت و ناموسپەرستی و شتی لەو جۆرە دەبێتە هۆی خۆڵخانی ئاڵۆزی و تونند و تیژی کۆمەڵایەتی. ئەمەش بێگومان وەک دەبینرێ لە ئێراندا ڕووداوی ناخۆشی لێ دەکەوێتەوە. بۆ نمونە چەند ساڵ لەوە پێشبێنیمان کە لە مەیدانی کاجی شاری تاران کەسێک لە ناوەڕاستی شەقامەکەدا کەسێکی دیکە بە چەقۆ دەکوژی و هێزە ئینتزامیەکان تەنیا وەک بینەر چاویان لە ڕووداوەکە کردووە. لە کوردستانیش ڕۆژانە و لە هەواڵەکاندا شاهدی ئەوەین کە لەلایەن کەس یان کەسانێکەوە ئاسایشی شارومەندان تووشی مەترسی دەبێتەوە بە جۆرێک کە کەم کەس بە دڵنیایی تەواوە دەتوانێت ئەندامانی بنەماڵەکەی بنێرێتە دەرەوە. ڕوو لە میوانی بەرنامە پرسیار دەکەم لە هەمبەر دابینکردنی ئەمنیەت و ئاسایشی شارومەندان لە کۆمەڵگا چه لایەنێک بەرپرسە و سەبارەت بەم پرسە دەبێت هەوڵەکان چی بن؟ دیارە کۆمەڵگا و یاساکانی کۆمەڵگا ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە لە دابینکردنی ئەمنیەت بۆ شارمەندان و بۆ ژنان. قانون یاسا دەبێت بیری لە هەموو شتێک کردێتەوە بتوانێت ژنان بپارێزێ و دەبێت بتوانێت پشتیوانی لە ژنان بکە. قانون دەبێت هەرچی زیاتر لە ژنان حمایەت بکە. هەروەها کولتور و سنەتەکە کە لە کۆمەڵگادا هەن ئەگەر پێش بە ژنان بگرێ وەکو کۆمەڵگای کوردی کە زۆر جار دەیان بینین ئەگەر ئەو کولتورانە سەرکوتگەر و ڕێی هەموو شت بە پیا و بدا و ڕێی زۆر کەمدا بە ژن و ژنی سەرکوت بکە و پیا و خەتابار نەکە و هەر ژن خەتابار بکە و هەموو شت باستۆی ژناندانێ دیارە ژنان ناتوان هەست بە ئەمنیەت و ئاسایش بکەن لەو کۆمەڵگایەدا. هەر لە منداڵی ڕا و هەر وەردە تووشی ئازار و ناڕەحەتی دەرونی دەبن و ئازادی بڕیاردیانیان لێوەردەگیرێ من لە باتیان مافی بڕیاردان لەو کۆمەڵگایەدا کە هەم یاسا هەم کولتور بە نەفعی پیاوانە دیارە ئەو مافە دەدرێ بە پیا و نەبەژن. قانونێک کە ژن بە گوناهکار بزانێ لە کاتی دەست درێژی جنسیدا وەکو کۆمەڵگای ئێران کە قانون هەیە کە ئەگەر ژن لە کاتی دیفاع تووشی کوشتنی پیاو بێ ئێدامی دەکا دیارە ژن لە کاتی دیفاع لە کاتی وادا لە کاتی دەست درێژی سێکسیدا دەبێ بتوانێت ڕاحەت دیفاع لە خۆی بکە ناوێرە بەڕادەی پێویست دەست بکاتەوە ڕێگای وەشی لێ دەگیرێ. لەو کاتانەدا ژن هەموو ڕێگایەکی لێ دەوەسترێ هەم ماڵێ هەم کۆمەڵگا هەم قانون ژن خەتابار و سەرکوت دەکات. بۆیە ژن ممکنە هیچ جارێک جگە لە هەڵاتن یا خودکوشی خۆکوشتن نەمێنێتەوە یا گەر ڕاوەستێش و دیفاع بکە بە
تووشی ئێدام ساڵسار بەو قانونانێکی هەیە لە کۆمەڵگای ئێران تووشی ئەوانە ببێ در هەر حاڵ هەموو وانەکەم بە هەموو ڕێگەکان بۆ ژن ئەستراون و ژن زۆر تنگانەی دەکەێتدا زۆر دەکاتی وادا هەموو کەس لە کۆمەڵگادا بە نەزەری من بەرپرسیارە بۆ فاسکردنی ئەو مەفەزایە کە هەست بە ئەمنیەت بدا بە ئەو ئەحساسە بدا بە ژن و کچ کە بە منداڵ کچ لە ئەوە ڕاتاک و گەورە دەبێ ئەو هەستەی بداتێک کە ئەمنە و هەمیشە تا ئیسترسدا نەبێ و دڵە خوورتەی نەبێ دیارە پیاوەکانیش زۆر بەرپرسیانن لەو نێوەدا کە مزاحمەت ساز بکەن و پیاوانەی مزاحمەت ساز بکەن دیارە وەکو کالا وەکو کەرەسەی جنسی چاو لە ژن نەکەن و حرمەتیان بۆ دەهێنن و ڕێزیان لێ بگرن دیارە سەرکار بۆ خۆی بەرپرسیارە ڕێز بۆ ژندانێ و وەکو محیتێکی کاری باشی بۆ خاص بکە و پشتیوانی لێ بکە و وەکو ئوروپا کە کشوەرهای غەربی کە محیتی کاردا صاحب کار دەبێ پشتیوانی لە کارگەر بکە و نەهێڵە کەس ئازاری جنسی و شکایەتی بدا بە کارگەرەکەی لەسەر حاڵ دەبێ هەموو ئەمە ینی هەر کەسە لە کۆمەڵگادا پشتیوانی لە ژنان بکەن ژنەکان و پیاوەکان هەموو ماڵێ براو کەس و کاری ئەو کسانە و ژناناوە تا دەتوانن خۆیان پارێزنەوەی کە ژن خەتابار بکەن و ژن بەسەر ژنی دابن و دەکاتێکدا کەسێک ژنێک خەتابار دەکات یا کچێک خەتابار دەکاتدا واقعەیەک و حادثەیەکدا بەبێەوەی کە بزانن چ بۆ دەبێ پێش ئێوە بگرن و هەمیشە خەتاکان نەهانە سەر ژن بەداخەوە لە کۆمەڵگایدا ئێمەدا زۆر ئەوە دەبینین کە هەموو کەس لە واقعەیەکیدا هیچ ڕۆڵێک بۆ پیاو قائم نییە و بەداخەوە هەموو خەتاکان دەهانە سەر ژنی یا دەڵێن ژنە بۆ خۆی پێی خۆش بۆ یا دەڵێن کەس بۆ خۆی ڕابطەی هەبوو یا بە ئەنوا و ئەقسام شکایەتی دەکەن بە ژن و مەسئولیەتی هەموو شتێک دەخەنە سەر ژن بە حاڵێکدا نابێەوە بێ لە کۆمەڵگایەکی کە دروست بێ دەبێ هەموو لە یەک حادثەدا هەموو بەشێک ینی پیاوەکە نەقش هەیە و ڕۆڵێکی هەیە و خەتابارێکی هەیە و ئەوەی کە ئێمە دەبێت لەو خەتابارکردنانە خۆمان پارێزن دوایە باب و براو مێرد بەرپرسیانن لەوەی کە زەختیان کەمکەنەوە لەسەر کچان و لەسەر ژنان و لە باتیان پشتیوانی بکەن و بە گفتوگو بە دانی مافی ئینسانی ژنان ڕێگا بۆوان بۆ ژیانی کچان و ژنان خۆش بکەن ناوەکە ڕێگایان لێ سەخت و تاریک بکەن یەکێک لەو ڕووداوە هەرە ناخۆشانەی کە لەم بوارەدا لە ماوەی ڕابردوودا هاتە پێش خۆخستنە خوارەوەی فەریناز خۆسڕەوانی بوو لە هۆتێلتارای شاری مەهاباد. فەریناز بۆ بژیوی خۆی و بنەماڵەی سەرخاڵی کارکردن دەبێت لەو هۆتێلە و لەلایەن خاوەنی هۆتێلەکەەوە گوشاری دەخرێتە سەر کە لەگەڵ یەکێک لە مامورانی بازرسی ببێتە ڕەفیق و پەیوەندی جنسی لەگەڵ بگرێت. لەگەڵ دژایەتیکردنی فەریناز ڕوبەڕوو دەبێتەوە بەڵام وا دیارە خاوەنی هۆتێلەکە بەردەوام بووە و ناچار ئەو کچە بۆ ڕزگاربوونی گیانی و بۆ ئەوەی ببێتە سەمبولی هەمیشەی ژیانی ئازاردیتووی نیشتمانی بە تایبەت لە شوێنی کاردا خۆی لە نهۆمی چوارەمی ئەو هۆتێلە دەخاتە خوارەوە و تەرمی بێگیانی لەسەر شەقام دەکەوێت. لەبەر کەمترخەمی بەرپرسان و دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی سەبارەت بە کارەساتی دڵتەزێنی مەرگی فەریناز خسرەوانی و هەروەها گوشاری بواری کۆمەڵایەتی و ئابووری و بوارەکانی دیکە خەڵکی شاری مەهاباد بە شێوەی خۆڕسک هاتنە سەر شەقام و پاش کاردانەوەی تند ئاژوانەی ڕژیم و هێرشکردنە سەر خۆپیشاندەرانی ئەو شارە و برینداربوونی زیاتر لە 20 کەس لە شارومەندان بە ساچمەی چەکی وینچستر و باتوم و گازی فرمێسک ڕێژ خۆپیشاندەران هۆتێلتارایان ئاگر تێبەردا و بۆ جۆرە ئاشکرایان کرد کە تند و تیژی و سەرکوت و گرتن و لەبەندکردن ناتوانێت بەر بە تووڕەیی جەماوەری بە خۆش هاتوو لە نەعەداڵەتیەکان بگرێت. لەم بەشە لە بەرنامەکە پەیوەندیمان بە بینەرێک لە شاری مەهاباتەوە گرتووە لەسەر چۆنیەتی ڕووداوەکە و دوایین زانیاری لەسەر پرسی دۆسیەی فەرینازمان پێڕادەگەێنێت. دوای ئەوە
هەفتە بەسەر مەرگی دڵتازنی سەریناز سەوایندا تێپەڕ دەبێ و مەرگی سەریناز لەوتێ تارای شاری مەهاباد بوو بە ئەوەی پێناوانی شاری مەهاباد کۆ ببنەوە و ناڕەوەتی خۆیان دەربڕە سەبارەت بۆ ڕووداوە و داوا لە سەحابەتێن و دەسەڵاتداران بکەن بێن و تەوزیعاتیان بۆ بدەن لەسەر مەرگی ئەو کچە بەڵام سەحابەتێن و دەوڵەت دەیانەوێت خەڵکیکە پەردەپۆش بکەن و بە جۆرێک بڵێن ئێمە هیچ دەستێکمان لەو کارەکان نەبووە و ئەو ساڵانبارە زۆر بەزووی زیاتر لە 4,000 کەس لە خەڵکی بەشەڕەتی شاری مەهاباد هاتنە بەردەم ئۆتێلەکە و جوابدەدانەوەی مەسئولان و سەحاب ئۆتێلەکە بوو بە هۆش ئەوەی خەڵک وتێلەکە چۆ ببن ئۆتێلەکە وای لە هات ناڕەزایەتێکە بەربڵاوتر بوو و هەروەها شاری سەدەشی گرتەوە وەلا کامی خۆپەشاندانەکاندا شەیدوو بەجرەجی هەبوو لاوانێکی زۆر لە شاری مەهاباد کە زیاتر لە 150 کەس دەدەگیراون و کەسماڵەکانی لەکەوت دەرەوەکە لە ئاکامدا کەسی بریندەر بوون و ژینەوی زۆرە و لە شارەکانی دیکەشەوە نیرویان هێناوە بۆ پشتیوانی نیرۆکانی خۆیان نیروی انتزامیەکانی خۆیان لە ئێستادا مەهاباد بازاڕیەکانی پڕ بووە و وای لابەکە بەشێک لە گیراوەکانیشیان گواستەوە بۆ شاری ورمیان و کارنووسی بەشێکی لە گیراوەکان نادیارە و بێسەر و شوێنن و هەر چەندێک نەماڵەکانیان بەداشوێنیان بۆ دەکەن هیچ وڵامێکیان وەردەگرتەوە و زۆربیان زادنەوە هەروەها لە سەردەشیش نزیکەی کەسێک ژیراون لە هەمان ناڕەزایەتیاندا لە ئێستادا وەڵی مەهاباد زۆر ئەمنیەتی و پڕ بووە لە پۆلیس و ماموری لەبار شەخسی ئێستاش بە شەو ڕۆژ دەگەڕێن بۆ شناسایی خەڵک و ئەو کەسانەی لەو ناڕەزایەتەدا بوون و دەستیان هەڵنەگرتووە لە گرتن و سەقفکردنی خەڵک هەروەها هەڕەشەیان لە بنەماڵەی سەریناز کردووە کە بە هیچ شێوەیەک نابێت بافرەکسەکەیان بکە سەروان کەش کە دراوە بە داویە و پێگیریکردن بەڵام تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیەک بۆ خەڵکی مەهاباد نەکراوە و خەڵکی مەهاباد سەبارەت دۆستە بێ وەڵام ماونەوە زۆر سپاس بۆ بەرنامەکە سەرەڕای ڕێزگرتن لە هاتنە مەیدانی خەڵکی کوردستان و بە تایبەتی شاری مەهاباد لەم دوایانەدا بۆ داکۆکیکردن لە ئاسایشی خۆیان و هاوڵاتیان هەر چەشنەکردەوەیەک بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم هەوڵە مەدەنیە بەڵام لە ڕاستیدا بەرپرسی سەرەکی پاراستنی ئاسایشی تاکی کۆمەلگا حکوومەتە هیچ چەشنە پاساوهێنانەوەیەک بەڕەوا نازانرێت و ئەو حکوومەتە کە لە پلەی یەکەمدا دەبێت لە هەموو بوارەکاندا ئاسایشی خەڵک بپارێزێت چونکو یەکەم فەلسەفەی بوونی حکوومەت هەر لە کۆنەوە پاراستنی ئاسایشی خەڵک و نەهێشتنی توندوتیژیە هەرچەند هەمومان دەزانین کە لە کۆماری ئیسلامی ئەو حکوومەتە نییە کە خەڵک بە دەنگی خۆی ئیزنی بەردەوامبوونی پێدابێت خەڵکیش بە تایبەت خەڵکی کوردستان هیچ چەشنەگرێبەستی کۆمەڵایەتی و سیاسی لەگەڵ ئەو حکوومەتەدا واژۆ نەکردووە بوومانەوەی بەڵام لەر حاڵدا ئەوەی ئێستا لە کوردستان دەسەڵاتدارە کۆماری ئیسلامیە و ئەرکی سەرشانیەتی ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی تاک بپارێزێت خۆشەویستان دوای ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان
جگە لەم حاڵەتە بێگومان بەڕاستکاری کۆمەڵایەتی و بزوتنەوە مەدەنیەکان هەڵگیری ئەوە هەن کە سیستمێکی چەوتی وەک کۆماری ئیسلامی لە بن هەڵتەکێنن هەرچەند ئەمە یەکەم جار نییە خەڵکی کوردستان دەستیاندا بێتە ئەم شێوازە لە ناڕزایەتی مەدەنی بەڵام کۆمەڵناسانی سیاسی پێمان دەڵێت لە ئەگەری بەردەوامبوونی وەها دۆخێکدا و کەمترخەمی حکوومەتی ئیسلامی ویست و داخوازیە ڕەوا و مەدەنی و زۆر جاریش ناسیاسیەکانی خەڵک کەڵەکە دەبێت و لە ساتێکی چاوەڕوان نەکراودا هەمویان پێکەوە ئەدرکێن و تەقینەوەیەکی کۆمەڵایەتی بەهێز ساز دەکەن اینجا خەڵک بۆ پاراستنی ئاسایشی تاکە کەسی و کۆمەڵایەتیان بە جددی لە هەوڵێکی سیاسیدا دەکەونە گەڕان بە دوای سیستمێکی نوێدا کە پەیمانی لەگەڵ واژۆ بکەن و ئاسایشیان بدەنە دەستی وەها سیستمێک. سپاس بۆ بەشداری میوانانی بەرنامە و هەروەها سپاس بۆی وەی بینەریش کە تاو کاتە لەگەڵمان بوون. هەروەک هەمیشە دەتوانن لەو ڕێگانەی کە لەسەر شاشەکە دەیبینن پەیوەندیمان پێوە بگرن. هەواڵ، وێنە، راپۆرت و هەر بابەتێکی پەیوەندیدار بە بەرنامەکە بۆمان بنێرن. بەڵام لەبیرتان نەچێت کە زامی هەر تاکێک زامی هەمومانە. هەر بۆیە نابێت چاومان لە ئاز گرفتی یەکتر دابڕین. تا دیداری داهاتوو ماڵەوە.